بەڵێ خۆشەویستان دەچین لە کۆتا تەوەر و دووەم تەوەری پرۆگرامی ئەمڕۆ مەسەبار بە کێشە و داواکارەکانی خاوەن پێداویستی تایبەت گفتوگۆ دەکەین بە بزانین کێشەکانیان لە ئێستادا بەکوێگەیشت و داواکارەکانیان چی تا چۆن نەتوانراوە کێشەکانیان بۆ چارەسەر بکرێت بۆ مەبەستە میێنداری زۆر بەڕێز سەنگەر عوسمان جێگیری سەرۆکیەتی کەم ئەنجامانی کوردستان دەکەین بەڕێزە ڕاستەوخۆ لەگەڵمان ئامادەن کاک سەنگەر سڵاو لێ بێ باش سڵاو لێوەش بەیانی ئەوە باش و بەیانی بینەرانی کورسات باش زۆر سپاس زۆر بەخێر بێت کاک سەنگەر لە ڕابردوودا کەم ئەنجامان کۆمەڵی کێشە و مەعاناتیان هەبوو دەمێ بزانم کێشەکانیان بەکوێگەیشتووە دیاترین کێشەکانتان چین ڕوبەڕووی کوێتان کردوێتەوە بەڵێ پێشێکی دەستخۆشیتان لێ یەکەم کێشەی کەمەندامان هەتا بێت قوڵتر دەبێتەوە ڕۆژ بە ڕۆژ کەمەندامان لە ژیانێکی قورس و ناهەموارداژین ئێمە وەکوی کێتی کەمەندامان لە ماوەی ڕابردووە دوو خۆپشاندامان کردێکیان بەیاننامەیەک بوو بە گوێی هەموو حیزب و لایەن و دەسەڵات دابوو ئەوە بوو کە ئەگەر نێن بە بەهانای داواکانمانەوە ئەوە کەمەندامان بەرەو هەڵبژاردن ڕووین سزای قورسی ئەبێ بۆ هەموو لایەن و بۆ حکوومەت کە نەتوانن بێن داواکانی کەمەندام جێبەجێ بکەن. کێشەکانتان بە دیاریکراوی کاک سەنگەر لە چیا خۆی دەبینێتەوە لە کەمی بودجە لە نەبوونی شوێنیشتە جێبوونە لە پێداویستی تەندروستیە زیاتر کێشەکانتان چی ئەوەی کە زۆر زاڵە زۆر زۆرینی کەمەندامان پێوی دەناڵێن کێشەی سەرەکی ئێمە ئێستا لەم ڕۆیە کە مافێکی زۆر سەرەتاییە کێشەی کەمی موچەمانەیە ئێستا 100,000 بۆ 150,000 موچە ئەدا بە کەمەندامان عنی زیاتر لە 20 ساڵە ئێمە داواکەین لە حکوومەت بەیان نامە دەرەکەین مان ئەگرین ئەچینە بەردەم ئەنجومەنی وەزیران ینی تا ئەم دقەیە یەکێک نەبوو کە گوێمان لێ بگرێ ینی ئەم موچەی ئێمە چقی بەستووە لە 100 بۆ 150,000 دینار کە بەشی چەند ڕۆژی کەسێکی ئاسایی ناکە کێشەی پەروەردەیمانەیە کێشەی تەندروستیمان هەیە ینی لەم هەرێمەی خۆمانە تا ئەم دقەیە شتێکنی ئێمە کەمەندام دڵی پێخۆشکەین کە بتوانین بڵین کەمەندام لەمەی کەم نییە بۆ نمونە کەمەندام ئامێری یارمەتی دەری پێویستە ئێستش هەتاوەکو ئەم دقەیە ئێمە لە ڕێگەی ڕێکخراوەکەمان و لە ڕێگەی خێرخوازان و ئامێری یارمەتی دەرەکان بۆ کەمەندامان دابینەکەین یعنی لەم ئەچیتە بینایە باڵەخانەیە شوێنێک و هیچ مواصفاتێکی گونجاویتیانێ بۆ کەمەندام کە بتوانێت بە ئاسایی بەپێ ئەوەی پێویستی بە یارمەتیدانی کەسێکی تر هەبێت بتوانێت پێ تێپەڕ ببێت کەمەندام لەم وڵاتی ئێمە هەتا بڵی مافخوراوە هەتا بڵی گوێ لێ نەگیراوە کەسێک نییە تاوەکو ئەم دقەیە حکوومەت بێت گوێ لە کەمەندام بگرێت بتوانێت ژیانێکی شایستە بتوانێت کەمەندام وا لێ بکە کە وەکو ئینسان بژی لە وڵاتەیە هەتاوەکو ئەم دقەیە کەمەندام لە وڵاتەیە وەک ئینسان ناژی ژیانێکی زۆر قورسی هەیە کەمەندام لەسەر خێر و خێرخواز ئەژی لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە هەتاکەی کەمەندامان ئاوا بن ئێمە بە لایانی دەسەڵات دەڵێن کەمەندام بکەن بە خەمی سەرەکیتان بۆ ئەوەی کەمەندامانش بتوان وەفایان هەبێ بۆتان کەمەندامیش ڕۆڵی ئەم وڵاتەیە هیچی لە بردن و بەتاڵانبردننی ئەم وڵاتەیە کەمەندامنەوە هەمی لە ڕێگەی ئەم وڵاتەیە زۆر لە ساانەوەی ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن لە ڕێگەی ئەم وڵاتەیە خاوەن پێداویستی تایبەت وایان لە هاتووکە بکەونە سەر کورسیان داشەق بگرن بەدەست دەنگۆیەکی ئەوە هەبوو کە موچەی خاوەن پێداویستی تایبەتەکان زیاد دەکرێت پێما بێت 250,000 بۆ 250,000 زیاد دەکرێت ئەمە تا چەندێک ئەگەرەکەی نزیکە یاخود تا چەندێک ئومێدتان لەسەر ئەمە هەڵچنیوە ئەم موچەیە زیاد کرا بەڵام لە هەرێمی کوردستانی نەگرتەوە لە حکوومەتی عێراق بوو موچەی کەمەندامانی خۆی بۆ هەموو هەڵوەشاییوە لە 175,000 کردی بە 250,000 ئەمە جێگەی دڵخۆشی بوو ئێمەش لە ماوەی ڕابردووە خۆشاندانێکمان کرد داوامان کرد کە چیتر زوو کەمەندام بە لەو موچیان نەمێتەوە کە ئێمە 150,000 دینارە ئێمەش بتوانین وەکو حکوومەتی عێراق و کەمەندامانی کە لە عێراقن موچەکەمان بێ بە 250,000 هەتا ئەم دقەیە هیچ کەس و هیچ لایەنێک گوێگر نەبووە بۆ داواکەمان ئێمە هەر داواکەین داواکارەکانتان ئاراستێکی ئەەکەن داوالێکی ئەەکەن هەوڵەکانتان بۆ کوێ بۆ کێ بووە زیاتر حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان هەنی تا ئەم دقەیە کەمەندامی لە لای سەرۆکی هەرێمی کوردستان نەبووە بە قەزەیەک هەنی تا ئەم دقەیە کەمەندام لە لای ئەو بوونی نییە تا ئێستا نەهاتوو گوێ لە داوای کەمەندام گرێ ڕۆژە لە ڕۆژان کەمەندامێکی نەبینیوە کە بزانێ مەعاناتی ئەم کەمەندامە چییە ئێمە هەر بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هانابین چونکە هیچ کەسێکمان ئێمە هانای بۆ بەرین کە بتوانێت ژیانی کەمەندام باش بکە چیتان پێ ئەڵێن وەڵامی ئەوان چیە بۆ ئێوە ئێمە لە یادی شانزەی سێ بوو لە دوورەوە بەڕێ سەرۆکی حکوومەتمان بینی
وتمان ئەمانەیە تۆ ببینین هەتا تقریبان 5 ساڵ لەمە پێش بوو هەتا ئەم دقەیەش ئەمانەیە ببینین هەتا ئەم دقەیەش ئەمانەوێ مەگەر لە تەلەڤیزیۆنەوە لە تەلەڤیزیۆن باوەڕ ناکەم حکوومەت هەرێمی کوردستان داوای کەمەندام ببینێت و کەمەندام بزانێ معناتی چییە و داواکاریەکانیان چییە ئەگەر یعنی خۆی چاک ئەزانێ ئەو کەسانی کە لە حکوومەتان ئەو کەسانی کە کار بەدەستنەوە زانی کە وەزیرن هەنی خۆیان باش ئەزان کە لەم ڕۆژەیە هیچ کەمەندا هیچ کەسێک لەم وڵاتی ئێمە ناتوانێت بە 150,000 بە 3 مانگ بە 80 ڕۆژجارێ بە 70 ڕۆژجارێ بتوانێت بە 150,000 بژی هەنی ئەمە شتێکی زۆر سەرەتاییە کە حکوومەت هەرێمی کوردستان بتوانێت چارەسەری بکات بۆ کەمەندا بە زیادکردنی موچەی کەم ئەنجامان خاوەن پێداویستی تایبەت پێت وایە بە شکلە کێشە و گرفتەکانیان چارەسەر دەبێت ئێستا کێشەی سەرەکی کەمەندام لەم ڕۆژەیە کەمی موچەیە دواکەوتنی موچەیە نەبوونی هیچ خزمەت گوزاریەکانە ینی ئەو شتانی کە ئێمە داوایەکەن ئەوە نییە بڵین باوەکو کەمەندامێکی ئەڵمانیا بژین ئەمانەوەی وەکو کەسێکی ئاسایی لە وڵاتی خۆمانە بژین بتوانین ژیان بەڕێکەین پێویستمان بە کەس نەبێت هەنی کەمەندام ناکرێت هەتاکەی ئێمە لە ڕێکخراوەکان و داوا لە خێرخوازانکەین داوا بە سوال و سەدەقە کەمەندام بژی هەتاوەکو ئەم ڕۆژ دەوڵەتەکان ڕێکخراوەکانی هەرێمی کوردستان هاوکارتانن ڕێکخراوە نێودەوڵەتیەکان تا ڕادێکی کەم بەڵام ئەویش حیزب ئەم لە دەستان پیانەگات ئێوە دەستمان پیانەکە بەڵام ئێستا بۆ نمونە ڕێکخراوێکە بوو هاوکاری زۆرەکردنی LDS ئەمریکی بوو لایەنێک لە لایەنەکان دەستگایەکی خێرخوازی هەیە دەستی گر بەسەریا ئەو بردی بۆ لای خۆیەوە بەرەو زۆنی خۆی هەنی وای لێ هاتووە ڕێکخراوە خێرخوازیەکانیش ناتوان بێن لێرە خزمەتکەن کەمەندامان لە ژیانێکی زۆر قورسان لە ڕووی بیمی تەندروستیەوە باس لە کۆمەڵی پێداویستی کرد کە دەبێت خاوەن پێداویستی تایبەتەکان ئەمانە شمولیان بکات بیان گرێتەوە بەرجەستە بکرێت لە ڕووی بیمی تەندروستیش بیمێکی تەندروستی سانەیە ئاسانکاریەکتانە نەخۆشخانەکاندا یا خۆلو کەل و پەل و پێداویستیانی کە خاوەن پێداویستێکی تایبەت پێویستێتی بۆتان دابین بکرێت وڵای لە ڕووی تەندروستی ئێستا بۆ نمونە لە خەستەخانەی بەیانیانە کەمەندامێک ڕوار بۆ خەستەخانەیە بۆ نەخۆشخانەیەک ئەم کەمەندامە پارەی وەرخەوشتانی لێوە ناگیرە بەڵام لە دوجارە کە عیلاج و شتی پێویستە بێ بچێت لە دەرەوە بیکڕیانی لە ناو خەستەخانەکان نیە ئەنجا ئەو کەمەندامانی کە پێویستیان بە داشەق و پێویستیان بە کورسی و پێویستیان هەنێ پێداویستیان پێویستە کەمەندامە هەیە شە لە دەماخە لا ئێمە یعنی هەنشتی پێویستە تا ئێستا حکوومەت نەیتوانی ئەم شتانە دابین بکە نە لە کەرتی تەندروستیان نە لە هیچ شوێنەکە ئەم کەمەندامانە ئێستا بۆ نمونە عەرەبانەی بای 80,000 دینارە ئێمە لە ڕێگەی خێرخوازەوە دابینەکەین بۆ کەمەندام یعنی هیچ معنایەکی تیان نییە خێرخواز هەتاکەی بتوانێت کەمەندام بژێنێ هەتاکەی حکوومەت نەتوانێت ئاوڕێک لە کەمەندام باتەوە لە ڕووی هەلی کار و کارکردنەوە تاتۆن خاوەن پێداویستی تایبەتەکان دەتوانن کار بکەن زمینی کارکردن بۆ ئەوان چۆنە ئایا زمینەیەک ڕەخساوە بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان کە بتوانن کار بکەن کەمەندام لە هەموو ڕوویەک و پشتگوێ خراوە ئێمە پرۆژه یاسایەکمانەیە لە حکوومەت هەرێمی کوردستان کە فەرزی کردووە لەسەر هەموو بەرهێنەکان ئەو شوێنانی کە کاری تیاکرێت لە سا پێنجی کەسەکانی کەمەندام بن هەتاوەکو ئەم دقی هیچ کەسێک ناتوانێت کەمەندامی هەڵگەێنێت ئەمە کەمەندامانێ زۆر بەتوانایە سەمە لە ڕێکخراوەکەمان بەشی دەستڕەنگینی خانمانمانێ شتی وا دروستەکەنەوە عجیبە هەنی پێشان لە پێشانگاکانە بەشداری پێکەن ینی کەم کەس بتوانێمانەکە تا چەندێک دەستیان دەگرن تا چەند دەستی ئەم کەسە بەهرەمەندانە دەگرن کە خاوەن کار و خاوەن پرۆژە و خاوەن ڕوئیا و خاوەن هونەری تایبەت بەخۆیانن هیچ کەسێک نییە تاوەکو ئەم دقەیە دەستی کەمەندامان بگرێت ئێمە لە یەکێتی کەمەندامانەوە خۆمان لەسەر ئەرکی خۆمان لەسەر یعنی هیچ بجێکیشمانیە کە بتوانین ئەم شتی پێبەرین بڕێەوە بەڵام وردە ئەو خانمانە نایڵین لە کار بکەوێ وردە خۆیان بەشداری پێشانگاکانەکەن و داهاتەکەی بۆ خۆیانە هەنی کەسمان هەیە خوێندنی تەواو کردووە حەقیانی کەمەندامان لە پێش هەموو کەسێکەوە بن بۆ تاعیناتە تاکو ئەم دقەیە 5-6 ساڵە بێت لە ماڵەوە دانیشتۆ و هیچ کارێکی پێ نەدراوکە ئەتوانێت کارێکی زۆر باشکات و خزمەتێکی باشکە بە خەڵک خوێندن هەلی خوێندن بۆ ئەوان چۆنە زانکۆ پەیمانگاکان بە تایبەتی تا چەندێک خاوەن پێداویستی تایبەتەکان لە زانکۆ پەیمانگاکان هەم بۆ وەرگرتن هەم بۆ پرۆسەی خوێندن هەم لە کاتی مامارەسەکردنی خوێندنەکان داستانکاریان بۆ کرێت زۆربەی بەشەکانی زانکۆ بۆ کەمەندام نابێت چونکە زۆربەی زۆریان لە قاتی سەرەوە لە قاتی نۆمی سێم و نۆمی چوارە من ناتوان کەمەندام بچێتێژە زۆربەی کات کێشەی سەرەکی ئەمی کەمەندام کە ئەو کەسانی کە دەرەچن بۆ زانکۆ ئەو بەشێک کە دڵخوازی خوانە نایان هاتوۆتەوە جاری وهەیە دای ئەبەزێنن بە بۆنەی ئەوەی کە
هیچ کاراسانێکی تیانێ بۆ کەمەندا کاتەکەی سیوە هەبووە کە لە بەشێک لەبەر ئەوەی کە لە نهۆمێکی بەرزە ئەم ناتوانە قادرمە ببڕێ مەسعەدی تێدانە بەشەکەی گۆڕی بێت بەڵێ زۆرمان هەبووە لەو بابەتە خەڵکمان هەبووە هەنی تەنانەت زۆر زۆرمان کردووە لەو شوێنی کە داوامی تیاکە ڕێگەی پێ نەدرا ئۆتۆمبیلەکەی بێتە ناو زانکۆ لە دوای بەدادا چوونوانە ئەنج هێشتوانە ئۆتۆمبیلەکەشی بەرێت ینی کەمەندام کەس گوێ لێ ناگرێت داواکاریتان کردو تاوتێ زانکۆ پەیمانگاکانەکە بۆ نمونە مەسعەدیان بۆ چاک بکرێت چکە هەموو زانکۆکازم لێسەدا مەسعەدی تێدا مەسعەدیان بۆ چاک بکرێت بە شازە شوازەکە ئاسانکاری هاتنە ژووری ئۆتۆمبیلەکانیان بکەن پاس هەیە لە ناو زانکۆکاندا من دەیبینم بیانگێنن بۆ کۆلێژەکانی خۆیان بەڵێ داواکاریشتی بەسیتنانە ئەگە چارەسەر بکرێت هەمووشتی سەرەتاییە داواکاریمان کردووە بەڵام بۆ منە باسی پاسە کرد هیچ پاسێک تایبەتمەندی کەمەندامی تیانیان کەمەندام زۆربەی زۆری ناتوانێت سواری پاس ببێت ینی هەموو ئەمە داواکاریانە هەمی ڕوبەڕووی حکوومەت کراوەوە ئێمە پرۆژه یاسامانەیە لە ساڵی 2011 دەرچووە یعنی وەزارەتی کار وەزارەت بۆ وەزارەت کەساتی بە کەسایەتی ئەگۆڕێ ئەم پرۆژه یاسایی ئێمە چەقی بەستوو یعنی یەکێک نییە بچی ئەم پرۆژه یاسایە بجوڵێنە کە ئەمە هاندەرێکە بێ بۆ باشترکە چی دەڵێت پرۆژه یاساکەمان ئەڵێ موچی کەمەندام لە 250,000 کەمتر نەبێ بینایەک دروست دەکرێت هەموو تایبەتمەندەکانی کەمەندامی تیاابێ دامەزراندنی کەمەندام لە پێشینەی هەموو دامەزراندنەکان بێ بۆ لەناو خەڵکە ینی پرۆژەکە براوەتە پەرلەمانی کوردستان پرۆژەکە سەرۆکی هەرێمیش ئەو کاتە سەرۆکی هەرێمیش ئیمزای لەسەر کردووە تاکە خاڵکە لی جێبەجێکراوە دانەوەی کەمەندام بکەوتیان هەنێک کەمەندام بە نایاسایی چوونەتە ناوموچی کەمەندام و دانەوەی موچی یعنی کەمەندامێکی زۆریش لەوەیە موچەی بڕا کە بەلیژنیان دانەوە بەڵێ کاتە ئەکاک سەنگەر لە ئێستادا ئەشکالەکە لە چی دیاکە ئەم پرۆژەسایە جێبەجێ ناکرێت نازانمەوە حکوومەت ئەزانێت چیان پێوتون بۆ جێبەجێنەکردنی پرۆژە یاسایە ئەڵێن بوو جەمان نییە وڵێن ینی وەکو ئێمە بجێکیەوە نەزە بەلاحمان بوێ کە حکوومەت شانی بۆ دابات کە ناتوانێت بجەکە بۆ تەرخان هەوڵتان نەداوە جیاواز لە حکوومەتی هەرێمی کوردستان پەنا بۆ بەردەم لایەنی دیکایە خۆت ڕێکخراوی نێودەوڵەتی یان هەندێک لایەنی دیکە بەرن تقریبا 2 هەفتە لەمەوە پێش سەردانی بەغدادمان کرد ئەوان هیچ کێشێکیان نەبوو لە زیادکردنی موچەی کەمەندام و بەرەو پێشبردننی ژیانی کەمەندام لە هەرێمی کوردستان بەڵام ئێمە هاتینەوە داوامان کرد لە حکوومەت هەرێمی کوردستان کە لیستی موچەی کەمەندامان بدات بە حکوومەتی عێراق ئێمە وەکو خۆمان لایانی نفسی پێمان باش نییە بچینە سەر هیچ حکوومەتێکی تر ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان بە حکوومەتی خۆمان نەزانین بەڵام ئەگەر ژیانی کەمەندام لە دوای 25 ساڵ هەر ئاوا بەو ژیانە بڕات ئێمە یعنی ناچارین پەنابەرین بۆ خەڵکانی تر ئەوان هیچ لاریان نەبوو لەوەی کە موچەی کەمەندام کە یەکەم کاریان بوو بیکەن لیستیان بۆ بەرین و موچەکەمان زیادکەن بەڵام هەتا کۆم دەقی حکوومەتی هەرێم لیستی موچەکەی نەناردوو واتە ئەگەر ئێوە لیستەکە بەرم بە بەغدا بۆتان جێبەجێ کرێت بەڵێ بە دڵنیایە ئەوان هەرێم پێتان دەڵێت چی دەڵێ بۆچی لیستەکەتان نادەبێت واللهی ئەویان حکوومەتی هەرێم ینی هەقلیان بپرسی بزانین بۆچی ئێمەش نازانین بۆچی وەڵامی ئەویان نەداونێتەوە کە بۆچی لیستەکەتان نادەن نا وەڵامی ئەویان نەیاوینەتەوە کوڕێک شتی سەیری یعنی لەم ڕۆژانەی پێشوە کە موچەی کەمەندام هات کەمەندام و خانشینان و کەسوکاری شەیدان و ئەنفال موچەکەمان هاتە بوو یعنی تقریبا 3-4 ڕۆژ هەتا پەیام بە پەیام ئێمە لە ڕێی کەناڵەکان و گیانمان موچی کەمەندام بن نیان هەتاوەکو موچەی خەڵکەکەیش کێش هات هەنی ناکرێت موچی کەمەندام 100 بۆ 150,000 تۆ لەگەڵ مامۆستایەکە بەراوردیکە ینی ئەوانش پێویستیانە بەڵام کەمەندام کەسێکی ئاسایی جارێک پێویستی بە موچەبێک کەمەندام زیاتر پێویستی بۆ موچەیە چونکە کەمەندامان هەیە لە ماڵە هەیە سێشە لە دەماخیتەیە پێویستیان بەدای بێ ینی هەنیشتی مانگانە هەفتانە 150,000 بەس بەدایبی ئەدەن بۆ مناڵەکانیان پارەکەشیان ڕەمزیە پارەکەشیان ڕەمزی ینی 150,000 ینی کلێنسی پێ بکڕا ینی تا نەیتە ناو ڕێکخراوەکەی ئەمە نازانی معاناتی کەمەندام چەند قورسە و چەند لە ژیانێکی قورسە ئاژینەوەکەمە لە مای پێشودا پرۆژەیەک هەبوو یاخود دابشکردنی کەریشە جێبوونەکان بوو بەسەر کەسانی خاوەن پێداویستی تایبەتدا ئەمە بە کوێ گەشتە ئێستا هەر بەردەوامە بەڵێ پرۆژەیەکمان هەبوو کە 2 ساڵ لەمەوە پێش بەڕێز کاقوبات ئەو پرۆژەی وعدی پێداین لە دوای 2 ساڵ وعدەکەی خۆی بردەسەر کە زیاتر لە 1000 ئامێری یارمەتیدەر بۆ نمونە کورسی کەمەندامی ئەو 1000 کورسی کەمەندامەکەی بۆ هێنان و پرۆژەکەشمان هەموو ئیمزاکانی لەسەرکرا و ئێستا لە بواری جێبەجێکردنە و تیر و پشمان بۆ کرد لە یەکێتی کەمەندامان بۆ 240 خێزانی هەتا بڵێ فەقیر
توانیان کەسانی کە مەرجی ئەوە دەیگرتنەوە ببن بە خاوەنێکێکی نیشتە جێبوون و پرۆژێتە ئەو کەسانە بوون کە هیچ شوێنێکی نیشتە جێبوونیان نەبوو ئەو کەسابوون کە کرێکی بوون زیاتر ئەو کەسانە بوون کە لە کەمەندامی زیاتریان هەبوو سپاس بۆ خوا سپاس بۆ کاقوبات توانی ئەو پرۆژەیەمان بۆ بکات و تاکە پرۆژەیە لە سەرتاسەری کوردستان و عێراقا کە بتوانێت شانازی پێوە بکە کە بڵێ من ئیشمان کرد بۆ کەمەندامە تاکە کەس کە لە سەرتاسەری عێراقا ئیشی کردبێ بۆ کەمەندام 240 ماڵی لە کرێچێتی ڕزگار کردبێ کەسانە کاکسەنگەر ئێوە بوو بە حکومی کە لە ناو کارەکەدا و ناڕخراوەکەتان ئاگاداری دابشکردنی ئەم پرۆسەیەن پێتەرما پرۆسەکە بە باشی بڕێوە چووە هەموو کەسانی کە مستەفید بوون ئەوانە بوون کە لە ناو مەرجەکاندا هەبوون پرۆسەکەمان زیاتر لە 4000 کەس فۆرمی لە لای ئێمە پڕکردەوە زیاتر لە 20 ڕۆژ ئێمە فۆرمماننا 2000 و تقریبان 400 کەسی شمولی مەرجەکانی کرد کە ئەو مەرجانی کە ئێمە دامان نابوو تقریبان هاتنە ناو تیر و پشکۆ بە بەشداری حاکم و نوێنەری کاقوباد و نوێنەری مەحافەزە بابەت دەرچاوی هەموو کەناڵەکانی ڕاگەاندنەوە تیر و پشکمان بۆ کرد بۆ 240 کەس ئەم شوخانە دەرچوو خۆشبەختانە توانرا کێشەی بەشێک لەو ئەندامانە خام پێدەست تایبەتانە چارەسەر بکرێت بەڵێ خۆشبەختانە توانرا لەسەر دەستی کاقوبات 240 ماڵی بێخان و 240 ئایلی زۆر نەدار بتوانن ببن بە خاوەنی خانووی خۆیان ئێمە لێرەوە دەستخۆشی لە یەکەین جارێکی تر هیوادارین کاقوبات ئەم پەیامەمە بگا بە کاقوبات بتوانێت کەم ئەندامان ژیانیان بەرەو پێشتر بەرێ ئەویش لە ناو حکوومەت هێرێمی کوردستانایە ئەویش برای ئێمە و کە سوکاری ئێمەیە بتوانێت هیچ نەبێت موچەی کەمەندامان زیاد بکرێت هەنی ناکرێت هەتا مردن کەمەندام 100 بۆ 150,000 خۆشیان باش ئەزانن کە هیچ ماڵێک هیچ کەسێک لەم وڵاتەیە بە 150,000 بە 40 ڕۆژ و 50 ڕۆژ ناتوانێت بە 150,000 بژی بۆ ئومێدین کە کێشەکەتان چارەسەر بکرێت هەموو داواکارانی کە ئێوە دەکەن و داواکاری بەجێ و داواکاری باشکردنی دۆخی ژیانی خاوەن پێدەست تایبەتەکانە بۆتان چارەسەر بکرێت دووبارە زۆر سپاس بۆ تۆ کاکسەنگەر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆی کە لەبانی کوردستانی لەگەڵ ئێمە ئامادە زۆر سپاس.